من وەکو دایکی گەریلا هاتووم هەڵوێستی من ئەوەیە کە دژی داگیرکەری دەوڵەتی تورک کە هێزی جوڵانەوە بەرامبەر گەریلا و پێشمەرگە و کورد و هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی هەر دژی گەریلا نییە، دژی هەموو گەلی کووردە جوڵانوێتی. داگیرکاری تورکیا وای لێتۆ بێ سنوورە، دارەکان ئەبڕێت و هێرشەکاتە سەر پێشمەرگە و هێرشکات سەر گەریلا و هەتاکو و گوند و لادیەکانی هەمووی چۆڵ کردو تۆبارانی کردووە و ئێمە هەڵوێستمان ئەوەیە دژایەتی تورکیا ئەکەین دژ بە ڕژێمە فاشیستەی کە هێرشەکاتە سەر گەلی کورد بەداخەوە بۆ پارتی کە کورد بە کورد ئەکوژێت. ئێستا خۆی کووردە نەبواە ئەردۆغانی بهێنایەتە سەر خاکی کوردستان، ئەوە هەڵوێستی هەبواە ئەو هەمووە گوند و لادێ و کوڕی خەڵکی ولادیەکانیش ئەکوژرێت، سڤیلیش ئەکوژرێت، هیچ هەڵوێستێکی نییە. عێراقیش هەڵوێستی نییە و پارتی دیموکرات و یەکێتیش هەڵوێستی نییە بەداخەوە بۆیە. وەڵا داوای لێ ئەەکەم هەڵوێستی هەبێت و ئەویش هەر کووردە و ئێمە شەر کوردین گەریلاکان هەمووی دش بۆ خاکی چوارپارچەی کوردستان تێ ئەکۆشێ، خۆیان بە کوشتێن و خوێنیان ئەڕژێ، خوێنی شەهیدان ئەو شەهیدا قارەمانانە گەنجە جوانانەی گەریلا ئەبواە هەڵوێستی هەبواە پارتی، ئەبواە ئەو خیانەتەی نەکردایە تورکیای بهێنایەتە سەر خاکی کوردستان و ئێستا داربڕین و هاتۆتە هەولێر و لە سلێمانی و بنکە و بارەگایان هەیە میدی تورکیا. ناخۆشە چونکە ئەوان سڤیلن، ئەوان تاوانیان چارەوەیە کوردن بەداخەوە پێم ناخۆشە و ئێمەش بۆ ئەوە هاتوین هەڵوێستمان هەبێت دژی داگیرکەری تورکیا سنووری نەماوە، عنی وای لێ هاتووە بە هەر چوارپار هێرشەکاتە سەر گەلی کورد، یعنی ئیتر هەر ئەوە نییە بڵێ بۆ گەریلا و پەکەکەیە، بۆ هەموو کووردە، هەر کوردێک ببینێ لە هەر شوێنێک پارتی و تورکیا و ئەردۆغان دەستیان تێکەڵ کردووە و دژی کوردن.